ئێمە لە ماوەی ئەو فەرمودانە کە ماوەیەکی باشە لە خزمەتی ئابووین و ئەتوانم بڵێم ئەوەنە درێژمان نەکردو تووشی مەلەل بین چونکە فەرمودەکان هەڵی ئەگرت فەرمودەی وایە مجەلەدێک لەسەری نووسراوە هی وایە 2 مجەلەدی لەسەر نووسراوە ئەوەنەش کورتمان نەکردووە کە قازانج و فائیدەکەی بڕوات بەڵام سوپاسی خواکەن بەشێ لە تەمەنمان لە خزمەت فەرمودەی پێغەمبەر بووین صلى الله عليه وسلم تشهد له الأرض عقيدة في حديث يقيني طبعا سند الإسناد من الدين لولا الإسناد لقال من شاء ما شاء سند اللي خلق له يشتغل يسش أول خارجي شو دعوة أما دلت يا خوشك الحمد لله ناو ذكرتنا أول سند بناي خوي جورو مهربان بشي پەروەردەی ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری وەکو تێکڕای خولەکانی ترکە هەڵساوین پێی بە پێویستمانزانی هەڵسن بە دەستپێکردنی خولێک بۆ جەنابی مامۆستا دلێر گەرمێنی ئەوش بە ڕافەکردن و شیکردنەوەی چل فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوپاس بۆ خوای پەروەردگار لەم خولەدا بەشێکی زۆر لە خوشکان و برایان بەشدار بوون لێ ومێدەوارین بتوانین هاوشێوەی ئەم خولانە بەردەوام بین لەگەڵیدا و مژدەش دەدەین بە خوشکان و برایان لە سنووری ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری و چەمچەماڵ و دەوروبەرشی و پشتیوان بەخوای گەورە لە دوای ئەم خولێکی تر دەست پێ دەکات ئەویش ڕافەکردن و حفظ و لەبەرکردنی جوزی عامە ئەبێ لەلایەن جەنابی مامۆستا دلێر گەرمێنیەوە بۆی هەر خوشک و برایەک دەیەوێت بە بەشدار بێ لەم خولەدا لە خزمەتیان دەبین تەلەفۆن بکاو و بۆ ناونووسین دووبارە و دەبارە دەستخۆشیمان هەیە بۆ جەنابی مامۆستا دلێر کە ئەزیەتی کێشا لە شاری سلێمانی و ئەم فترەیە کە لەگەڵماندا بوو و ئومێدی سەرکەوتنی بۆ دەخوازین و دەستخۆشیشمان هەیە بۆ خوشکان و برایان کە ئامادە بوون لە دەرزە و وانەکاندا دەستی هەمولایەک خۆش بێ وصلی الله على محمد. بسم الله الرحمن الرحیم وبه نستعین. دەستخۆشی لە برای بەڕێزم مامۆستا ئازاد و ئەنجومەنی تەکیە دەکەم و هەروەها دەستخۆشی لە مامۆستای بەرز و بەڕێز و قەدرگران مامۆستا دلێر گەرمێنی دەکەم کە وەک سەربازێکی ون خواناویستانە و کردداری جوان و باش و ئیخلاصی ئینشاءالله پیا و هەر دانیشتن لە مەجلیسێن پیاوە بە خۆی علم و زانست زیاد دەکەم وەجێی خۆشێتی لەم زمانی سۆسیال میدیایە کە بەڕاستی شوبهات و شەهەوات دڵی خەڵکی داگیر کردووە بە تایبەتی لە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئێستا خەڵکانێکن شوبهەت بۆ دروست دەکەن سەبارەت بۆی کە لەسەر دینەکەت بۆیە جێی خۆیەتی مسلمانان شارەزا بن لە دین و لە حەدیسی پێغەمبەر هەر کەسێکیش بێ لە قورئان شارەزا بێ ئەبێ بە مەدرسەی قورئان و لە قاپی حەدیسەوە بچێتە ژوورەوەنێ جا لە قورئان تێدەگەی گەرنا بە تەنیا قورئان بۆ خۆی ناتوانێ ئینسان لێی حاڵی چەنێ زانە و چەنێ عالم بی بۆیە من داواکارم لە مسلمانان لەم خولانەیە بەشداری کەن بە تایبەتی ئەم جۆرە خولانە کە دەکرێتەوە. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەک بەشداربوویەک لەم خولە ڕاستی سوودی زۆرمان بینی مامۆستا دلێر زۆر سوپاسێکن کە ئەم مودەیە ئەزێتی لەگەڵمان کێشا بەڕاستی ئێمە ئەم مودەیە ئەمچەل فەرمودەیە ئەگەر بڵێم زۆر بێت تێر و تەسەلی مامۆستا باسی کرد و لە دوای ئەمە خولیتیش بەردەوامە ئینشاءالله ئێمە زۆر سوپاسێکین. علي حسن